لە لایەکی دیکەوە مەسرور بارزانی ڕایدەگەێنێت هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی نوێ دەستیان پێکردووە و لە وادەی دیاریکراودا پێکهاتەی کابینە دەخرێتە بەردەم پەرلەمان. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش و ڕاستپێردراو بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ماتیۆ تۆلەر باڵوێزی نوێی ئەمریکا لە عێراق کۆبووەوە. مەسرور بارزانی وێڕای پیرۆزبایی دەست بەکاربوون لە باڵوێزی نوێی ئەمریکا لە عێراق هیوای سەرکەوتنی بۆ خواست و ڕایگەیاند هەرێمی کوردستان وەک هەمیشە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و سەقامگیری و ئاشتی و پێکەوەژیانی ئاشتیانەی نێوان گەلان بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی دەڤەرەکە بڕوای بەڕێگە چارەی ئاشتیانە و گفتوگۆ هەیە. هەر لەو دیدارەدا تیشک خرایە سەر پرۆسی پێکهێنانی کابینەی نۆیەم. لەو بارەیەوە مەسرور بارزانی ئاماژەی بەوە کرد کە هەنگاوەکان دەستیان پێکردووە و لە وادەی دیاریکراودا پێکهاتەی کابینە دەخرێتە بەردەم پەرلەمان. لە لای خۆیەوە باڵوێزی نوێی ئەمریکا لە عێراق پیرۆزبایی لە مەسرور بارزانی کرد بە بۆنەی بە فەرمی ڕاستپاردنی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و هیوای سەرکەوتنی لە ئەرک و بەرنامەی کابینەی داهاتوو بۆ خواست. هەروەها ئامادەیی وڵاتەکەشی بۆ هاوکاری و پەرەپێدانی پەیوەندیەکان لە سەرجەم بوارەکان نیشاندا.